سڵاوتان لێبێ 18/6/2021 شوێنەکەمان ناو شاخی گۆیژێ و پاش نزیکەی 2 کاتژمێر وەرزشکردن لەبەرەوەی کە ئێستا من ناتوانم وەکو جاران توندی وەرزشەکەم هەبێ هاوڕێیان بە سوپاسەوە لەبەر من خاویان کردوتەوە جاران ئەو ماوەیەمان بە کاژێرێک و 36 دقیقیان 40 دقیقه بڕێ ئێستا 20 خولەک دواکەوتوین کاک دەرو عەزە دەکێشێ وێنەی ئەم قسانە ئاگرێ حاجی کاوەش لێ بۆ خۆی خەریکی وەرزشکردنەکەیەتی هەر دەمەتر لەو لای منەوە ئەو داری لێکە هەموو هەینێک ڕاهاتوو خۆی پیاڵەواسم بەڵامی تروا دیارە سوپاس بۆ خوا کە ئەم چەند ماوە جارە ناتوان خۆمەڵواسم لەبەر حاڵەتی دەستم ئەگەر چین بە قاش خۆمەڵواسم بەڵام پێویستم بە دەستمە بۆی کە باڵانسی بەشم ڕاگرێت هەفتەی پێشوە بیرتان بێ باسیۆم کرد وتم مۆبایلەشکێ دەسەشکێ مەچەکەشکێ گرنگەوە دڵ نەشکێ و مرۆڤ نەشکێ ئەم هەفتەیە پەیامەکەم ئەوەیە کە زۆر جارە کەسێک لێەوە کەسانێک لێەوە کە تووشی ڕووداویشی هاوشێوە بێت خوا تاقیە کاتەوە بە شتێکی بچووک پرسەر لەوە کاڵە فڵان کەس بۆ لێ نەپرسیمەوە فڵان کەس بۆ ئەحواڵ نەپرسیم فڵان کەس بۆ لە ڕێی تەلەفۆنێکی نەگرتم لە ڕاستیە من سپاس بۆخوا زۆر خەڵک بەلوت و بە میهرەبانیەوە بوو لەگەڵما و زۆرە نەحواڵ پرسیم و زۆریش بەدەمەوە بوون بەڵام و بەڕێزانەی کە بەدەمی منەوە نەبوون یا کە بەدەمی ئەوە نەبوون ئەبێ ئێوە لەوە تێبگەن هەموو بەدەمەوە بوون یەک بەخشینەوەی محبەت و خۆشەویستیە هەمیشە مرۆڤیش ئەو شتا بەخشێ کە خۆی هەیەی کە خۆی وەریگرتووە ئەو بەڕێزانەی کە توانای بەخشینەوەی محبەتیان نییە توانای بەخشینەوەی خۆشەویستیان نییە خراپ نین بەڵام بە پێی پێویست خۆشەویستی محبەتیان وەردەگرتووە لەبەر ئێستا ناتوانین بەخشنەوە بێەوە لەبەرەوە هەمیشە لە کاتی ڕوودانی شتگەلی هاوشێوەیە سوپاسی خوا بکەن کە تاقیکردنەوەیشی بچووکی پێکردوون و سوپاسی یار و نەیارتان بکەن وەکو من سوپاسیانەکەم کە ئەحواڵیان پرسین و بەدەمتانەوە بوون و دوعای خێر بۆ بەڕێزانە بکەن کە بەدەمتانەوە نەبوون چونکە محبەت و خۆشەویستیان کەمە بۆیە ناتوان بۆی بەخشنەوە یاخوا شاد و کامەران بن هەرگیز تووشی ئازار و نەڕەحەتی نەبن ڕێز و حورمەت